یا راستی نال منی رو ندخواست از زیده از بخو قصه بکم از زیده تر دخوازم دیمن قصه بکن جبر کو عمل جیه که رنگ مروف بگوتنان به پیوان نشه به تمامی بحث وی روشاک و چند روز نستروان سینوران هایی و دم به دم روز بروز گرانتر ده رنگ مروف به پیوان نکاره تصویر وی باش بکه بحث وی باش بکه لی هفکار من قمرمان آیهان چند روزه که بمره نه از اول جیه که نه کوچبر لینه بله هندک آیهان لناف الوی دارستانه بگره جیه که چند دارو دار هنه دیاره که کوچبران وان دارانه لیره بخواه که استارگه که به کارتین نزیکی باجار ادر نینم نزیکی ترمینال باسانن یعنی لیره نزیکی ترمینال باسایا کوچبر این که هاتنه لیره نشیانه نبچنه یونانستانی نه وگرنه باجارین خو بونمونه او مالباته که نها آیهان نشانده داخل که افغانستان ندمک بریا نه مقصه کرد از خواستم جاره که دیجی بوان را قصه بکم سلام علیکم آقا یک سوال دارم وضع شما چطوری؟ چی میخواید؟ سازمان بین المللی و دولت اروپی و ترکی ما دیگه چی بخوایم خب ببرای ما پشت مرز فامیلای ما هموج است دیگه مرز اعلام کنه دیگه ما چی بخوایم از دولت میخوای برو کم کشور اروپی خب هر جایی که روی کردن میریم کدام مشکل نداریم که کجا برای فرانسه خیش قوم هموج است همجا میریم تشکر میکنم شما میخواید چی گفتی؟ او چتن دوید؟ پیام شما چیه؟ پیامی او چیه؟ پیام ما میمیز کنیم جا دینمی مرز دیگه پدر مادر میمیز است دیگه ما موجا برای کت از ما یک جای باشیم که مرز باشد یک جای با هم فامیل یک جای در کشوری که خواست ما بریم یک جای باشیم چند بچه شما است؟ چه مندالتان هیا؟ 3 بچه 30 دختر 3 مندال 3 کشمان هیا 6 مندال من هیا تشکر میکنم سپاس. نالین اوتنی مالبات یک با 6 زاروکن وان هنه سه که سه کر و دخوازم بچن اروپا دی بیجه هرچی ولادی بیتن ام بچن چونکه ام لیره پریشان بونه سروان مرزانه سروان سینورانه او مالبات پیشتر جاره که چون سر دوی چه میمریچه نشانه در باز ببن و جاره که دی که هاتن او لیره مالبات که دی هیا کم زیده روش لیره یعنی رنگ هندک پیچک باشتر بون بس شویه که گشتی به شکل که گشتی مالبات به وی رنگی نلیره دژین با یکی زیده هیا جار جار بارانجی دباره سلام علیکم آقا یک سوال دارم پرسیارێکم هەبوو. شما چطوری الان چه میخواید ڕۆژ ئێستا ئێوە چۆنە چتان لە ڕێکخراونە دەوڵەتەکان دەوێ و هەروەها یونان و تورکیاش نه میخوری نانەکەت خۆنەکەت شما مرا گفتی ئێوە بڵێن شما چیه پەیامی ئێوە چییە؟ پەیامی ئێمە ئەوەیە کار ڕێگاکان بکەنەوە بۆی کە ئێمە بڕۆین چونکە ئێمە هەر جارە دەچینە سنوور و دیسان دەمانگەڕێنەوە ئەمڕۆ چوارمین جارە کە دەچینە سەر سنوور و دەمانگەڕێنەوە میخوری نان دەخۆی؟ بەش داواکار ئێمە ئەوەیە کە حکوومەتی تورکیا yabancı دیگه نمیخوام مهاجر نمیخوام کە دەڵێ ئێمە پەنابەرمان ناوێ و سنووری کردێتەوە بۆ دەڵێ بۆ کە ڕۆن بڕۆن اومده ما دایی جمعیت ئەمە سنووری کردێتەوە ئێمە هاتوونە تێرە با یەک هەفتەیە لێرین ئێمە دەمانهەوێت کە دەچینە داهەن ئەو سنوورە بەجێ بێڵێن و دەچینە کۆبنەوەی خەڵک اجازه نمیده بەڵام پۆلیسی تورکیا ڕێگە نادات دەی کاکە تۆ دەڵی بە سنوورەکەت کردوێتەوە و سنووری بەڵام ئەوە دەڵێن تورکیا سنوورەکە بەسراوە دەخۆ تورکیا سنوورەکەی ڕێگەیدا ئەگەر ڕێگەی نەدا ئەوە دەڕۆن ئەگەر ڕێگەشتا ئەوە ناڕۆن جایی که اونو میبرن نمیفهمم بەڵام ئەوان دەڵێن تێناگەین ئەو شوێنێکە دەمانهەوێ بچین لەوێ ڕێگەمان پێنادەن و ئەو شوێنەی کە ئەوان دەیانهەوێ ئێمە ناڕۆین اونو میفرستن اونجا چی ئەو شوێنەی کە ئێمە دەنێرن ئێمە نازانین چی هەیە چی نییە کلی هر روز خبرنگار میاد از ما سەرجەم هەموو ڕۆژێ هەواڵێران دێن هەفەیمان لەگەڵ دەکەن و ئێمە نازانین لە کۆتاییدا چیمان لێ دێت سازمان ملل همین ئێمە تەنیا لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان داوا دەکەین کە چارەنووسی 30,000 کەس فکر به حال بیرێکیان لێ بکاتەوە ئێوە خەڵکی ئەفغانستانن شما هست ئەمە بنەماڵەیەوان شما هست چەند منداڵیەوەن
4 منداڵ خیلی ممنون تشکر زۆر سپاس نارین او واجی مالباتک بو پرانیا لێرە افخانینە چەند مالباتێت ئیرانی هەنا من هەتانەوە خەڵکی سووری نەدیتن کوردیشمە نەدیتن یان هەندێک و لێرە پرانیاوان وێدەتر هەنا ئەوژی هەریەت وڵاتن بۆ نمونەیەت کەنیا هێنات ئەفریقا باشوورن بەر لێرە ئەفغانی و پاکستانی هەنا یانی هەندی ئەم دبینن ئەو جیەک و دارستانە هەمی ئەڤن و ji bilî vê jî نالین لێرە بەڵێ هەفکاری من ئەگەر بشێت نیشان بدە تەف جێ هەنگت بینن ئستاسیۆنا باسانە یا ئۆتوپێزانە هەندی ئەم دەبینن ئەو ئاقار هەموو کۆچبەرن یعنی شەوێ لێرەت مینن هەندێک جوان بشەف دچنە سەر دەوێت چەمێ مەریچی هەڤل ددن و خۆ دەرباسی ئالیەدی بکەن ئەدبێژن vê derê یعنی نە پۆلیسن تورکا لێرە مە دixwazin نە یونانی مەل وڵاتی خۆ دixwazin یعنی دنابەرە هەردوو وڵاتان de bivî rengî mane yani hêdî tiştê van jî xilas dibe yani xarin xilas dibe alîkarî digehin lêbelê gelekê min zêdetir komeleyê xêrxwazî alîkariyatînin lêre hindek beyanîne hindekê navxwîne kemek beriyan ha jî lêre çorbeyek û nanek weke diyar evêt xwend kemek beriyan ha bi servan de hatine dabeşkirin bes yani hejmar geleke alîkarîkê min û çarenivîs diyarnî nekanê de heta kengê dê wezî debin kengê de rêve bît yan kengê de çarenivîsa wan diyar bît ew jî gelek spas